داعش لەلایەن هاوپەیمانانەوە. سڵاو لەبێ بەریوان وا دیارە بردومانی فڕۆکە جەنگەکان بۆ ئەو سنوورانی کە چەکدارانی داعشی لێ بەردەوامە، بەڵام جیاواز لەوە شەوی ڕابردوو چەکدارانی داعش هاوانبارانی گوندی کۆبانیان کردووە. گوندی کۆبانیە سەر با قەزای داقوقەوە کەوێتە باشووری کەرکووکەوە تاکە گوندە تا ئێستا کە مەترسیە لەو گوندە دوور نەخستەوە، چونکە لە بەشێکی زۆری گوندەکان چەکدارانی داعش دوور خراونەتەوە لە ئەو گوندانی کە هەوڵەتیان تیان نیشتە جەنگ یاخود لەو سەرچاوە و لەو سەرچاو نەوتیان و ئەو فەرمانگە حکومیانی کە لەو سنوورانەدا هەن. بەڵام تاکە گوند کە تا ئێستا چەکدارانی داعشی لێ دوور نەخرابێتەوە گوندی کۆبانەیە. لە ماوەکانی ڕابردووە گوندەکەوتە ژێر دەستی چەکدارانی داعش، بەڵام جارێکی تر هێزەکانی پێشمەرگە توانیان کۆنتڕۆڵی بکەنەوە. بەڵام تەنها چەند کیلۆمەترێک لەو لای ئەو گوندێکی تر هەیە کە ئێستا چەکدارانی داعشی تێن، بۆیە شەوی ڕابردوو چەکدارانی داعش هاوانبارانی ئەو گوندیان کردەوە. لە باوەکانی ڕابردوو چەند جارێک چەکدارانی داعش گەنم و جۆی ئەو جوتیارانەی سوتاندووە لە ڕێی هاوانبارانکردنەوە و بەردەوام مەترسی بۆ سەر گوندە هەیە. وا دیارە شەوی ڕابردوو کاتێکا چەکدارانی داعش هاوانبارانی ئەو گوندیان کردووە، هاوڵاتیانی ئەو گوندەکەیان چۆڵ کردو و هەڵاتون بەرەو دەرەوەی گوندەکە، چونکە مەترسی ئەوەی لێکەوتوتەوە کە کوژرا و برینداریان لە بکێتەوە. بەڵام لەگەڵەوەشدا هیچ زیانێکی گیانی نەبووە، تەنها ئەوە نەبێکە بەشێکی زۆری ئەو هاوانانەی کە چەکدارانی داعش هاوشتیانە کەوتۆتە نێو ماڵانە و بەشێکی زۆر لەو ماڵانی کە لەو گوندەیە هەن ڕووخاون. ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە دیارە لە سەرەتای هاتنی چەکدارانی داعش بۆ سنووری حەویجە بەشێکی زۆر لە ئەندامانی هێز ئەمریکان لەلایەن ئەو چەکدارانەوە دەستگیر کران، بەتایبەت ئەندامانی سوپای عێراق خۆ سەربازانی سوپای عێراق. وا دیارە شەوی ڕابردوو 9 کەس لەو کەسانە یاخود لەو دیلانە کە لەژێر دەستی داعشدا بوونە کە بەشێکیان سەر بێزەکانی پۆلیسن، بەشێکیشان سەر بە سوپای عێراقن، ویستویانە هەڵبێن. پاشەوەی کە نزیک بوونەوە لە سنووری هێزەکانی پێشمەرگە چەکدارانی داعشیان زانیوە سەرجەمیان دەستگیر کراون و هەر لە شوێنی خۆیان سەرجەمیان کوژراون. ئەوە دیارە ژمارە و کەسانە 9 کەسن لە سەرەتای هاتنی چەکدارانی داعشەوە، وەکو دیل لەژێر دەستی و چەکدارانێ ماونەتەوە و پلەی بەرزیشیان تێدا وەکو ئەفسەر کە لە ماوەکانی ڕابردوودا چەند جارێک هێز ئەمریکان هەوڵی ئەویان داوە کە دیل بەدیل بکرێ و ئەوانە وەرگیرێنەوە، بەڵام چەکدارانی داعش ڕازی نەبوونە لەگەڵ بەمبەستەوەی کە ئەم شەویستیانە هەڵبێن سەرجەمیان دەستگیر کراون و کوژراون. بەڵێ ڕووکان سەبارەت بە بردومانی فڕۆکە جەنگیەکان لە ماوەکانی ڕابردوودا باسەوە کرا کە بردومانەکان لە باشووری کەرکووک زۆر چرتر بوونەتەوە. ئێستاش ڕۆژانە بەردەوامە بردومانی فڕۆکەکان؟ وا دیارە مەریوان بە شێوەیەک بردومانی ئەو چەکدارانەکرێ کاتێک هێزەکانی پێشمەرگە داوا لە فڕۆکەی هاوپەیمانانەکان بردومان بکرێت لە حاڵەتێکە ئەگەر هەست کرا بەوەی کە چەکدارانی داعش بەنیازی هێرشن یاخود گربوونەوەیەکی زۆر لە شوێنێک ڕووەدا، هێزەکانی پێشمەرگە داوا لە فڕۆکە جەنگیەکانەکان بردومان بکرێت. وا دیارە ئەم بردومانەش لە ماوەکانی ڕابردوو فەرماندەکانی پێشمەرگە هەرێکی بە شێوەیە باسییانە کرد. لە وەکو باسەکرا لە محوەری ڕۆژاوای کەرکووک بە شێوەیەکی چڕ بردومانەکرا، بەڵام لە محوەری باشووری کەرکووک بردومانەکان وەکو پێویست نەبوونە. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر کاتێک هێزەکانی پێشمەرگە مەبەستیان بوو یاخود داوای لە فڕۆکەی هاوپەیمانان کردنە فڕۆکەی هاوپەیمانان هاتوو بردومانی کردووە. وا دیارە شەوانە بە شێوەیەکی چڕ فڕۆکە جەنگیەکان لەسەر ئاسمانی کەرکووکن بەتایبەت ئەو ناوچانی کە چەکدارانی داعشی لێیە و بردومان نەکرێ. بەڵام هەندێک جار کە کاتێکە فڕۆکە جەنگیەکان بردومانەکەن چەکدارانی داعش پلانێکی تازەیان هەیە بۆی کە بڵاوە بە هێزەکانیانەکەن بۆی کە فڕۆکەی هاوپەیمانە نەتوانێت بە شێوەیەکی چڕ بردومانیانکە. ئەو بڵاو پێکردنی هێزەکانی یاخود چەکدارانی داعش بۆتە هۆکارێکە فڕۆکەی هاوپەیمانان نەتوانێت وەکو پێویست ئەو ئامانجی بپێکێ کە مەبەستێتی. ڕۆکان لە سەرزاری بەرپرسی میحوارەکانی شەڕی پێشمەرگە بەتایبەت کە لە بەرەکانی شەردان هیچ زانیارێک نییە سەبارەت ئایا هەماهەنگی هەیە لەگەڵ هێزی ئاسمانی عێراقی بەتایبەت دوایەوەی عێراق بۆتە خاوەنی فڕۆکەی F-16 بەتایبەت لە سنووری کەرکووک بۆ بردومانکردنی و ناوچانە؟ وا دیارە مەریوان وەکو فەرماندەی محوەرەکان باسەکەن هیچ هەمانگیەک نە لەگەڵ سوپای عێراق نە لەگەڵ فڕۆکەی هێزەکانی عێراقانیە، تەنها ئەوەنە نەبێت کە
ئەوەی کە ئێستا هێزەکانی پێشمەرگە جێگیر بوونا بەوتەی خوان لەو زیاتر ناسنە پێش ئەوەی کەماوەتەوە قەزای حەویجە و گوندەکانی دەوروبەرێتی وا دەر هێزەکانی پێشمەرگاڵێن بەنیاز نین و بچنە قەزای حەویجەوە بەڵکو حەشدی شعبی لەگەڵ سوپای عێراق بەنیازن حەویجە بەڵێ ڕۆکان سوپاس بۆ ڕۆکانجاف دواتر دەگەڕێنە وڵات بۆ زانیاری زیاتر ڕۆکانجاف پامێرمان لە